ئەمن تقریبانەوە 29 ساڵەوەی شەی دەکەین. ئیشەکەی مەلێرکانەیە پزیشکیە زیاتر. زۆر کەس دێتن کە چاوی کەمە ینی بینینی کەم دەبینی ئەو شتانە. زۆر کەسەیە دەستە لای دکتۆر لە دکتۆر دەرەجەی بۆ دادەنێتن دێتن لێرە ئەمە عینە جیلۆ دروست دەکەین. بێزگە لەوە شەشە ناسە دکتۆر ئەمە لای خۆمان عینەت پزیشکمانەیە جیازمانەیە بە جیازەکە فەحسی بۆ دەکەین دەرەجەکەی بۆ دادەنین کە دەرەجەکەی داینا لە بۆی دێرکانە و شەخصە دێتە دەرێ فرێمە چیلۆخۆی هەڵدەبژێری بەدڵی خۆی بە پێی فرێمەکە دەرەجەکەی ئەمەش بۆی دروست دەکەین. پاش توشبوونی نەخۆش با بڵین بە نەخۆشی کۆرۆنا گۆڕانکاریەکی زۆر دروست بووە لەسەر چاو تەسیرێکی زۆر هەبووە با بڵین زۆر حالەتمان هەبووە لێرە نەخۆشیەکەی لە قوسر بووە چەندین ساڵە با بڵین لێرە متابعەمان کردیە فایلی هەیە لێرە گۆڕانکاریەکەی با بڵین بوویتە لە قوسرەوە لۆ ئەستیگماتیزم یان لە ئەستیگماتیزم لۆ بەعد گۆڕانکاریەکی زۆر دروست بووە. Cilkên min hemî bala ne. Heve nêzîka 20 sala min cilkê swîkê nekirîne. 20 sala. Bareke hende marka nav daya tu YouTube'u lê dê bêjin ev qemselê hev 10 wereqaye. Müşterî vêrê jê girîtin belkî em dene 20 werek. Cidî, paqij, اجتماع أوروبي عالمي زي قسمات كده نا عالمي عادي يعني اجتماع كمية مثلا ما كان اشتينا بلده هي الشيء كده نفتشته حركة شيء جاب صالح حركة كيما شو لنا كيما يلا اجتماع هم أوروبية مشين دوق ديني مثلا دايما سليماني ديني أجراني مثلا في قبل مشين دوق ديني زاخوي هي دوق هي السيكي هي سيكي جديد نيعس هي بده هزار شيء بين ما أول جديد أرزان ترى شيء بس باي ما برتش وانا بعد التحرير احنا مفتحين هنا كان عندنا محلات وتفلشت اكثرنا فتحنا هنا على الشارع وشويه الشغل هسه والله مو هالقد من بعد كورونا ولي جاي شغل حيل تعبان يعني. الفلفل يا ولا بلاشك عيني بلاشه قبل كان تجولنا يومية نطلع نفتار نشوف شاكو ماكو بالسوق. حاليا هسه الا وقت الضرورة لأن الوباء موجود وواحد ما يحتاج شغلة ضرورية ما يطلع إذا مريض إذا مسواق إذا فد شيء نطلع على السوق.